سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی خانەنشین کراوانی تامینی اجتماعی لە کرماشان و تاران لە سەرکاردەکردنی دوو چالاکی سنفی معلیمان لە مەریوان چوونە سەر لووتکەی چیای ئێڤەرێست لەلایەن کوردێک دەست بە سەرکردنی 11 شارۆمەندی خەڵکی گەڤەر لە باکووری کوردستان و ئاگیان لە دەستانی 27 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە هیندستان. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و تاران ڕۆژی یەکشەممە 6 جوێزەردان خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان و تاران بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی یەکشەممەی هەر هەفتە لە ئاست دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن بەڵام بەرپرسانی ڕژیم تا بامڕۆ هیچ بایەخێکیان پێنەداون. خانەنشینکراوانی تامینی اجتماعی خوازیاری زیادکردنی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. دەست بە سەرکردنی مێهدی وەلیزادە لە مەریوان لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی مەریوان بە ناوی مێهدی وەلیزادە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی شەممە 29 گوڵان مێهدی وەلیزادە تەمەن 29 ساڵ و خەڵکی گەڕەکی دارسەیرانی مەریوان بەبێ هۆکارێکی دیاری کراو لەلایەن هێزانیەتیەکانەوە ڕفێندرا و زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. شانی باسە کە بە دوواداچوونی بنەماڵی ئەو شارۆمەندە تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. لەسەر کاردەرکردنی دوو چالاکی سنفی معلیمان لە مەریوان لە درێژەی سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی دوو چالاکی سنفی فەرەنگیانی مەریوان بە ناوەکانی سومەیە ئەختەر شومار و سامان کوشش لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشی کوردستانەوە لەسەر کارەکانیان دوورخراونەتەوە. شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران وێڕای دەربڕینی نەفرەت و تووڕەی خۆی لە سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی لەسەر کاردەرکردنی ئەو دوو چالاکە سنفیەی بە توندی شەرمەزار کردووە. بە پێی زانیاریەکان لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشی کوردستان سومەیە ئەختەر شومار و سامان کوششی بە بیانووی بەشداریکردنیان لە کۆبوونەوەی معلیمان و بزوتنەوەی ژەنجیان ئازادی لەسەر کار دەرکردووە. پێشتر و لە ڕۆژانی 26 و 27 گوڵانی سێ چالاکی دیکەی کانونی سنفی معلیمانی مەریوان بۆ ماوەی 1 ساڵ لەسەر کار دوورخرابوونەوە. دۆخی نالەباری تەندروستی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئەڤین. متەلب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین وێڕای دۆخی خراپی تەندروستی لە دەسڕاگەیشتن بە دەرمان بێبەش و گەڕێنراونەتەوە بۆ زیندان. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ متەلب ئەحمەدیان ڕۆژی ڕابردوو پاش خوێنبەربوونی ڕێخۆڵەی ڕەوانەی دەرمانگەی زیندان کراوە. ناوبراو بە تازایی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان ڕاگەزرا بوو. بەڵام دادستانی تاران لەگەڵ تێپەڕبوونی تەواوی پرۆسەی دەرمانی ئەو بەندکراوە دژایەتی کردووە و ناوراویان گەڕێنراوەتەوە بۆ زیندان. شانی باسە کە پێشتریش پزیشکی داد لەسەر دۆخی خراپی تەندروستی ئەو بەندکراوە هۆشداریدا بووە بەرپرسانی قەزای ڕژیم و ڕایگەیاند بوو کە ناوبراو نابێت لە زینداندا بمێنێتەوە. وەڵام بەرپرسانی دژە مرۆڤی دەستگای قەزای ڕژیم بە ئەنقەست گیانی متەلبیان خستۆتە مەترسیەوە. چوونە سەر لووتکەی چیای ئێڤەرێست لەلایەن کوردێک. یەکێتی شاخەوانانی کوردستان ڕایگەیاند شاخەوانێکی خەڵکی زاخۆ بە ناوی دادوان عسمەت وەک یەکەم کورد لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق توانی بگاتە لووتکەی چیای ئێڤەرێست لە زنجیرە چیای هێمالیا و ئاڵای هەرێمی کوردستان لە لووتکەی ئەو چیایە هەڵبکات. ئێڤەرێست بە بەرزترین لووتکەی چیا لە جیهاندا دادەنرێت و دەکەوێتە سنووری نێوان چین، نەپاڵ و هیندستان. بەرزاییەکەی دەگاتە 8488 متر و
بۆتە جێی سەرنجی زۆر یەک لە شاخەوانە سەرکێش و بەناوبانگەکانی جیهان و زۆر کەس بە ئاواتی هەڵکشان بەسەر ئەو چیایەدا گیانیان لەدەستاوە. دەست بە سەرکردنی 11 شارۆمەندی خەڵکی گەڤەر لە باکووری کوردستان. ڕۆژی یەکشەممە 6 جۆزەردان پۆلیسی تورکیا لە شاری گەڤەری سەر بە باکووری کوردستان هەڵی کوتایە سەر ماڵی شارۆمەندانی کورد و 11 کەسیان دەست بەسەر کرد. بەو تێ میدیاکانی باکووری کوردستان بۆ کاری دەست بەسەرکرانی ئەو 11 شارۆمەندە هێشتا دیار نییە، بەڵام دەستگای میتی تورکیا پەروەندە سازی بۆ کردن و ڕێگەی نەداوە پارێزەرەکانیان چاویان پێیان بکەوێت. ژانی باسەکە هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە ڕێژەی زیاتری دەست بەسەرکراوان دەکەن و هێشتا ناسنامەیان بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 6 جۆزەردان خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران لە شارەکانی تاران، ئەحواز و ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە بەردەم سندوقەکانی خانەنشینی کۆبوونەتەوە خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی سەربەخۆی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوو. ناڕەزاتی کرێکارانی شارەداری لە خاش. ڕۆژی یەکشەممە 6 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە شارەداری خاش لە ئاستنەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان 1500 بۆ 2000 کرێکاری سەر بە شرکەتی هەمیار تجارەت کە لە شارەداری خاشدا کار دەکەن ماوەی 2 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە. کرێکارانی ناڕازی هەروە خوازیاری پێدانی مەزایە، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی زافەکاری، دابینکردنی تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بیمەی تەکمیلی و پەرداختی سەنەوات بوو. ڕفاندنی چالاکێکی مەدەنی لە پارێزگای گیلان. کامیار بامدات لە چالاکانی مەدەنی ناسراوی خەڵکی شارستانی شاندەرمەنی سەر بە پارێزگای گیلان بە بیانووی دانانی ستۆریەکی ئینستاگرامی لە پێیجی تایبەتی خۆیدا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراوە. بە پێی زانیاریەکان کامیار بامدات لە پێیجی شەخصی خۆیدا بابەتی تەنزی لەسەر لێدانی فڕۆکەی ئۆکراینی لەلایەن سوپای پاسەران، نقمکردنی کەشتی سانچی و چەند مەزمونی دیکەداناوە و لەلایەن ئیتلاعاتی پارێزگای گیلانەوە دەست بەسەر کراوە. ناوبراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 لە شارستانی ماسال دەست بەسەر و پاش چەند مانگ بە دانانی وەسیقە ئازاد کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر پارێزەرێکی دادگوستەری لە کەرەچ. ئەمیر حسین کوهکەن پارێزەری دادگوستەری لەلایەن لەقی 2 دادگای انقلابی کەرەچ بە 6 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. بە پێی حکمی دادگا ئەمیر حسین کوهکەن لەلایەن لەقی 2 دادگای انقلابی کەرەچ بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ زیندان سزادراوە. ناوبراو ڕۆژی 8 خەرمانانی 1402 پاش بانکران بۆ ئیدارەی اطلاعاتی کەرەچ دەست بەسەر و مانگی سەرماوەزی هەمان ساڵ بە دانانی وەسیقە ئازاد کرابوو. خۆپیشاندانی لایەنگرانی ژینگە لە فەڕەنسا و دەست بەسەربوونی دەیان کەس. ڕۆژی هەینی 4 جۆزەردان لایەنگرانی سروش لە فەڕەنسا دژ بە کۆڕبەندی پشکدارانی شرکەتی تۆتاڵ خۆپیشاندانیان کرد و 175 کەسیان لەلایەن پۆلیسیە وڵاتەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان سەرکوتی وەحشیانەی ناڕازیان لەلایەن پۆلیسی فەڕەنسەوە کۆتایی بە خۆپیشاندانی لایەنگرانی ژینگە نەهێناوە و ڕۆژی شەمبەش ناڕازیان لە بەندەری گێنی و ڤێلێرس دژ بە لێدانی سەکۆی لۆجستیکی لەلایەن شرکەتی تۆتاڵەوە کۆبوونەتەوە. لایەنگرانی سروش دەڵێن لێدانی ئەو سەکۆیە دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و دەوڵەت خۆی لە ئاسپاراستنی سروشت بە بەرپرسیار نازانێت. بە پێی زانیاریەکان پۆلیسی فەڕەنسا بە گازی فرمێسکڕێژ و فیشەکی پلاستیکی هێرشی کردوتە سەر خۆپیشاندەران و 54 کەسی دیکەی بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. بە پێی ئامارەکان ڕێژەی بەندکراوان بۆ 224 کەس بەرز بووەتەوە.
دو هەواڵبان سەبارەتە بە گیان لە دەستانی 27 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە هیندستان. شەوی شەممە 5 جۆزەردان ناوەندی کایەکردن لە بینای ڕاجکوت لە ئەیالاتی گۆجەراتی هیندستان ئاگری گرت و بەو هۆیەوە 27 کەس گیانیان لەدەستە. بەوتەی ڕۆژنامەی گاردیەن هۆکاریەوە ئاگرکەوتنەوەی هێشتا ڕوون نییە، بەڵام لە کاتی ڕوودانی و کارەساتە 300 کەس کە زۆربەشیان منداڵ بوون لە ساختمانی ڕاجکوت یاریان کردووە. بەوتەی پۆلیسی هیندستان تا ئێستا تەرمی 27 کەس دۆزراوەتەوە و 6 کەس بریندار بوون و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. بەڵێ ئازیزان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.